تیمێکی کەناڵێکێنە لەلایەن هێزێکی حەشی شەعبیەوە لە خانەقین دەستگیرکران و دواتر ڕادستی پۆلیسیە و شارەکراون و تا ئێساش ئازاد نەکراون. تیمێکی کەناڵی کێنێن لەلایەن هێزێکی حەشدی شەعبیەوە و لە کاتی ئامادەکاری بۆ تۆمارکردنی بەرنامەیەکدا لە خانەقین دەستگیرەکرێن و دواتر ڕادەستی پۆلیسی و شارەکرێن. سەر لە بەیانی ئەمڕۆ تیمێکی کەناڵی کێنێن کە بۆ تۆمارکردنی بەرنامەی دێبەجێ چوبوونە قەزای خانەقین لەلایەن حەشدی شەعبیەوە دەستگیرکران و پاشان ڕادەستی پۆلیسی شارەکەکراون و تا ئێستا ئازاد نەکراون. ئەو تیمەی کێنێن بە ئاگاداری پۆلیسی ناوچەکە چوونەتە ئەو شوێنە و تەنانەت لە کاتی تۆمارکردنی بەرنامەکەدا چەند پۆلیسێکیان لەگەڵدا بووە، بەڵام چەکدارانی حەشدی شەعبی گویان بەوە نەداوە و تیمەکەی کێنێنیان دەستگیر کردووە. تیمەکەی کێنێن پێکهاتوون لە هەرێکە لە عەبدوڕەحمان ئەبوبەکر ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەی دێبەجێ و هەرێکە لە کامێرامان ڕەوا ئەحمەد و سەرکەوت کەریم و شۆفێرەکان هەردی عاسا. بەرپرسیارەتی پاراستنی تیمەکەی کەناڵی کێنێن دەخاتە کەناڵی کێنن بەرپرسیارەتی پاراستنی تیمەکەی دەخاتە ئەستۆی بەرپرسانی ئیدارەی خانەقین. تیمێکی کەناڵی کێنێن لەلایەن هێزێکی هاوبەشی حەشدی شەعبی و پۆلیسی فیدرالیەوە لە کاتی ئامادەکاری بۆ تۆمارکردنی بەرنامەیەک لە خانەقین دەستگیر دەکرێن و تا ئێساش ئازاد نەکراون. سەر لە بەیانی ڕۆژی شەممە تیمێکی کەناڵی کێنێن کە بۆ تۆمارکردنی بەرنامەی دێبەدێ چوو بوونە قەزای خانەقین لەلایەن هێزێکی هاوبەشی حەشدی شەعبی و پۆلیسی فیدرالیەوە دەستگیر کراون و پاشان ڕادەستی پۆلیسی شارەکە کراون و تا ئێستاش ئازاد نەکراون. ئەو تیمەی کێنێن بە ئاگاداری پۆلیسی ناوچەکە چوونەتە ئەو شوێنە و تەنانەت لە کاتی تۆمارکردنی بەرنامەکەدا چەند پۆلیسێکیان لەگەڵدا بووە، بەڵام چەکدارانی حەشدی شەعبی گوێیان بەوە نەداوە و تیمەکەی کێنێنیان دەستگیر کردووە. تیمەکەی کێنێن پێکهاتوون لە هەریەک لە عەبدوڕەحمان ئەبوبەکر ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەی دێبەدێ و هەریەک لە کامێرەمانان ڕەوا ئەحمەد و سەرکەوت کەریم و شۆفێرەکەیان هەردی عاسا. کەناڵی کێنێن بەرپرسیارەتی پاراستنی تیمەکەی دەخاتە ئەستۆی بەرپرسانی ئیدارەی خانەقین. تیمەکەی کەناڵی کێنێن کە زیاتر لە 24 کاتژمێرە لەلایەن هێزێکی هاوبەشی حەشدی شەعبی و پۆلیسی فیدرالیەوە لە خانەقین دەستگیرکراون تا ئێستا ئازاد نەکراون. سەرۆکاتی زانکۆی هەڵەبجەش سکاڵا لەسەر کەناڵی کێن. لە هەر جێگەیەک بن سڵاوتان لێ بێ بەڕێزان لە کێنێنەوە هەواڵەکانتان پێشکەش دەکەین. تیمێکی کەناڵی کێنێن کە لەلایەن هێزێکی هاوبەشی حەشدی شەعبی و پۆلیسی فیدرالیەوە و لە کاتی ئامادەکاری بۆ تۆمارکردنی بەرنامەیەک لە خانەقین دەستگیر دەکرێن و تا ئێستا ئازاد نەکراون. سەرلەبانی ڕۆژی شەممە تیمێکی کەناڵی کێنێن کە بۆ تۆمارکردنی بەرنامەی دێبەدێ چوو بوونە قەزای خانەقین لەلایەن هێزێکی هاوبەشی حەشدی شەعبی و پۆلیسی فیدرالیەوە دەستگیر کراون و پاشان ڕادەستی پۆلیسی شارەکە کراون و تا ئێستا ئازاد نەکراون. ئەو تیمەی کێنێن بە ئاگاداری پۆلیسی ناوچەکە چوونەتە ئەو شوێنە و تەنانەت لە کاتی تۆمارکردنی بەرنامەکەدا چەند پۆلیسێکیان لەگەڵدا بووە، بەڵام چەکدارانی حەشدی شەعبی گوێیان بەوە نەداوە و تیمەکەی کێنێنیان دەستگیر کردووە. تیمەکەی کێنێن پێگاتون لە هەریەک لە عەبدوڕەحمان ئەبوبەکر ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەی دێبەدێ و هەریەک لە کامێرەمانان ڕەوا ئەحمەد و سەرکەوت کەریم و شۆفێرەکان هەردی عاسا. کەناڵی کێنێن بەرپرسیارەتی پاراستنی تیمەکەی دەخاتە ئەستۆی بەرپرسانی ئیداری خانەقین. سەرۆکاتی زانکۆی هەڵەبجە سکاڵا لەسەر دکتۆر ئاکۆ حەمەکەریم بەڕێوەبەری کەناڵی کێنێن تۆمار دەکات. ئەو سکاڵایی سەرۆکاتی زانکۆی هەڵەبجە لە بەرامبەر هەواڵێکی کێنێندا کاتێک لە کاتی بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا لێدوانی یەکێک لە مامۆستایانی ئەو زانکۆی بڵاو کردەوە کە باز لەوە دەکات قوبا تاڵەبانی حرەمی زانکۆی هەڵەبجەی بەزاندووە بۆ بانگەشەی هەڵبژاردن و وێنەی خۆی وەک سەرۆکی لیستی یەکێتی لە بەردەم زانکۆدا هەڵواسیوە. ئەمە پێنجەم جارە لە ماوەی چەند مانگێکدا لەسەر کارە ڕۆژنامەوانیەکان بەڕێوەبەری کەناڵی کێنێن ڕوبەڕووی دادگا دەکرێتەوە. لە کاتێکدا سەرۆکی زانکۆی هەڵەبجە سکاڵا لەسەر کێنێن تۆمار دەکات کە لە چەند ڕۆژی ڕابردوودا چەند بەڵگەیەک بڵاوکرانەوە کە سەرۆکی ئەو زانکۆیە بڕوانامەکەی ساختەیە و لە کاردانەوەی ئەوەشدا وەزارەتی خوێندنی باڵای هەرێم دۆسیەی سەرۆکی زانکۆی هەڵەبجەی ڕەوانەی دەستەی دەستپاکی هەرێم کرد بۆ دڵنیابوونەوە لە ڕاستی و دروستی بڕوانامەکەی.
تیمەکە کەناڵی کەیێنن ژە هەلێهێزەکە هەفپارە حەجدا شعبی پۆلیسین فێدرالی بەلخانەقین هاتنە گرتن دیریدا ڕادەستی پۆلیسین باژێریکردن هەتانە هەژین هاتنە ئازادکردن. ئەکیبەکە کەناڵی کەیێنن ژە هەلێهێزەکە هەفبەش یا حەجدا شعبی و پۆلیسین فێدرالی لە دەمی ئامادەکردنی بۆ تۆمارکردنە بەرنامەیەکیدا لە خانەقین هاتنە دەستەسەرکردن هەتا هاژین هاتنە ئازادکردن. سپێدەیە ڕۆژە شەمبی ئەکیبەکە کەناڵی کەیێنن کە بۆ تۆمارکردنە بەرنامەی دێبەدێ چبوونە قەزایە خانەقین ژە هەلێهێزەکە هەفپارە حەجدا شعبی و پۆلیسین فێدرالی هاتنە دەستەسەرکردن پاشان ڕادەستی پۆلیسین باژێریکردنە هەتا هاژین هاتنە ئازادکردن. ئەو ئەکیبا کەناڵی کەیێنن بە هایداریە پۆلیسین ناوچێ چونە وی جهی و هەتا لێ دەمێ تۆمارکردنە بەرنامەیداژی چەند پۆلیس دیگەلدا بوون لێ چەکدارن حەجدا شعبی گوه بێوێ نەدانە و ئەکیبا کەیێنن دەستەسەرکردنە. ئەکیبا کەناڵی کەیێنن پێکهاتنە ژێ هەریەک لێ عەبدوڕەحمان ئەبوبەکر ئامادەکار و پێشکەشوانێ بەرنامەی یێ دێبەدی و هەریەک ژێ کامیرەمان ڕەوا ئەحمەد و سەرکەوتکەریم و شوفێرەوان هەردێ عەتا. کەناڵی کەیێنن بەرپرسەراتیە پاراستنە ئەکیبا کەناڵی خۆ دخستوی برپرسن اداره خانقین ده. تیمێکی کەناڵی کێنێن لەلایەن هێزێکی هاوبەشی حەشتی شابی و پۆلیسی فێدرالیەوە و لە کاتی ئامادەکاری بۆ تۆمارکردنی بەرنامەیەکدا لە خانەقین دەستگیر دەکرێن و تا ئێستا ئازاد نەکراون. سەر لە بەیانی ئەمڕۆ تیمێکی کەناڵی کێنێن کە بۆ تۆمارکردنی بەرنامەی دێبەدێ چوو بوونە قەزای خانەقین لەلایەن هێزێکی هاوبەشی حەشتی شابی و پۆلیسی فێدرالیەوە دەستگیر کران و پاشان ڕادەستی پۆلیسی شارەکە کران و تا ئێستا ئازاد نەکراون. ئەو تیمەی کێنێن بە ئاگاداری پۆلیسی ناوچەکە چوونەتە ئەو شوێنە و تەنانەت لە کاتی تۆمارکردنی بەرنامەکەدا چەند پۆلیسێکیان لەگەڵدا بووە بەڵام چەکدارانی حەشتی شابی گویان بەوە نەداوە و تیمەکەی کێنێنیان دەستگیر کردووە. تیمەکەی کێنێن پێگاتون لە هەرێک لە عەبدوڕەحمان ئەبوبەکر ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەی دێبەدێ و هەرێک لە کامێرامانان ڕەوا ئەحمەد و سەرکەوتکەریم و شۆفێرەکان هەردی عەتا. کەناڵی کێنێن بەرپرسارەتی پاراستنی تیمەکەی دەخاتە ئەستۆی بەرپرسانی ئیدارەی خانەقین. تیمەکەی کێنێن لە خانەقین ئازادکران دوای ئەوەی لا دوێنێەوە لەلایەن هێزێکی هاوبەشی حەشتی شعبی و پۆلیسی فێدرالیەوە دەستگیرکرابوون. عەبدوڕەحمان ئەبوبەکر پێشکەشکاری بەرنامەی جێبەجێ بە کێنێنی ڕەگان پاشنیوەڕۆی ئەمڕۆ لە خانەقین ئازادکران پاژەوەی لا دوێنێەوە لە لای پۆلیسی ئەو قەزا دەست بەسەرکرابوون و تیشی تا ئێستاش کەرەستە ڕۆژنامەوانەکانیان و ئۆتۆمبیلی تیمەکەی کێنێن دەستی بەسەردای گیراوە. لە بەیانی دوێنێەوە بۆ تۆمارکردنی بەرنامەی جێبەجێ تیمەکەی کێنێن چوبوونە قەزای خانەقین بەڵام لەلایەن هێزێکی هاوبەشی حەشتی شعبی و پۆلیسی فێدرالیەوە دەستگیرکران دواتریش ڕادەستی پۆلیسی شارەکەکران. عەبدوڕەحمان ئەبوبەکر ئامادەکاری بەرنامەکە تاکیدی لەوە کردوەوە کە بە ئاگاداری پۆلیسی ناوچەکە چوونەتە ئەو شوێنە بۆ تۆمارکردنی بەرنامەکە بەڵام حەشتی شعبی گویان بەوە نەداوە و دەستگیریان کردوون. دوای 24 کاتژمێرمانەوە لە زیندان تیمی کەناڵی کێنێن کە لەلایەن حەشتی شابیەوە لە خانەقین دەستگیر کرابوون ئازاد کراون و هێشتا ئۆتۆمبیل و کەلوپەلە ڕۆژنامەوانیەکانیان وەرنەگرتوێتەوە. تیمەکەی کێنێن لە خانەقین ئازادکران دوایەوەی لا دوێنێەوە لەلایەن هێزێکی هاوبەشی حەشتی شابی و پۆلیسی فێدرالیەوە دەستگیر کرابوون. عەبدوڕەحمان ئەبوبەکر پێشکەشکاری بەرنامەی جێبەجێ بەکێنەنی ڕاگان پاشنیوەڕۆی ئەمڕۆ لە خانەقین ئازادکران پاژەوەی لە دوێنێەوە لە لای پۆلیسی ئەو قەزا دەست بەسەر کرابوون و تیشی تا ئێساش کەرەستا ڕۆژنامەوانەکانەوە ئۆتۆمبیلی تیمەکەی کێنێن دەستی بەسەردای گیراوە. لە بەیانی دوێنێشەوە بۆ تۆمارکردنی بەرنامەی جێبەجێ تیمەکەی کێنێن چوبوونە قەزای خانەقین بەڵام لەلایەن هێزێکی هاوبەشی حەشتی شعبی و
پۆلیسی فدراڵیەوە دەستگیرکران دواتریش ڕادستی پۆلیسی شارەکەکران عەبدوڕەحمان ئەبوبەکر ئامادەکاری بەرنامەکە تەکیدی لەوە کردوێتەوە کە بە ئاگاداری پۆلیسی ناوچەکە چونە تا ئەو شوێنە بۆ تۆمارکردنی بەرنامەکە بەڵام حەشدی شەعبی گویان بەوە نەداوە و دەستگیریان کردوون. کەناڵی کێنێنە و کەناڵی کە لە ماوەی زیاتر لە 10 ساڵی تەمەنی کارکردنیدا و لە سەرەتای دامەزراندنیەوە بەو پەڕی پابەندبوونی بە ئیتیک و یاساکانی کاری ڕۆژنامەوانی لە هەرێم کاری کردووە و بەردەوام مینبەری گەیاندنی خواست و پەیامەکانی ڕایگشتی و هاوڵاتیان بووە. داوای مافەکانی خۆمان دەکەین وەک سەرجەم پەروەردەکانی تر. کێنێن هەمیشە لە بەرامبەر گواستنەوەی ڕاستیەکان بۆ خەڵکی کوردستان ڕوبەڕووی چەندین پێشێلکاری بووەتەوە کە زۆرینەیان لەلایەن هێزە ئەمنیەکان و بەرپرسانی حیزبی و حکومیەوە بووە. بە پێوە ئامارانی کە تۆمارکراون تەنها لە ماوەی ساڵانی 2016 و 2017 و 2018دا زیاتر لە 50 حاڵەتی پێشێلکاری جۆراوجۆر بەرامبەر کێنێن تۆمارکراون کە لە ناویاندا ڕێگری لە ڕووماڵ و دەست بە سەراگرتنی ئامێرە ڕۆژنامەوانیەکان و دەست بە سەرکردن و ئازاردان و هەڕەشە و تۆقاندن هەبووە. لەگەڵەوەی یاسای مافی بەدەستێنانی زانیاری بە فەرمی لە پەرلەمانی کوردستان دەنجی پێدراوە بەڵام هەمیشە جیاکاریکردن لە پێدانی زانیاری بە پەیامنێرانی کێنێن و ڕێگریکردن لە تیمەکانی بەسەر چاوەی زانیاریەکان یەکێکی تر بووە لەو پێشێلکاریانەی کە بەردەوام بەرامبەر کەناڵەکە پەیڕەو کراوە. بە ئامانجگرتنی کێنێن لە هەموو دۆخ و ساڵەکاندا لە دروستبوونیەوە تا ئەمڕۆ بەردەوامی هەیە. زۆر جار دەسەڵاتداران بۆ بێدەنگکردنی کێنێن پەنایان بۆ دەسەڵاتی دادوەری بردووە بۆ ئەوەش بە یاسای سزادانی عێراقی سکاڵایان تۆمار کردووە لە کاتێکدا یاسای ڕۆژنامەگەری لە کوردستان هەیە. ئەوە تا تەنها لە 2-3 مانگی ڕابردوودا 5 جار سکاڵا لەسەر دکتۆر ئاکۆ حەمەکەریم بەڕێوەبەری کەناڵی کێنێن و ژمارەیەک لە ڕۆژنامەنووسانی ئەو کەناڵە تۆمار کراوە. هەر لە چوارچێوەی ئەو پێشێلکاریانەدا و لە نوێترین پێشهاتدا تیمێکی چوارکەسی کەناڵی کێنێن لە قەزای خانەقین دەستگیر کراون و بۆ ماوەی 24 کاتژمێر دەست بەسەر کران.